سەبارەت بە بەدەستهێنانی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق کە ململانەی هەڵبژاردنەکان تونترەکات بەڕێز دکتۆر مەیسەر شەمەری ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حیکمە لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم لەگەڵمانی. بڕیارە هەڵبژاردنی عێراق بکرێ دوای هەڵبژاردن یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکوەزیران و پێکێنانی حکوومەت ئاسانە بێ؟ زۆر سپاس بۆ ئێوە، سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانی کورسە 24 تایبەت بە هەڵبژاردنەکانی داهاتوو. هەڵبژاردنێکی زۆر گرینگە و هەندێک هاوپەیمانی و قەوارەی سیاسی تێدا بەشدارن کە بینیمان ئەوەی لە ساڵی 2023 ڕوویدا تا ئێستا هەڵبژاردنەکان ڕۆژ بە ڕۆژ شێوازی جیاواز بەخۆوە دەبینێت لە پرۆسەی دیموکراتیدا و باڵام تایبەت بەوەی کە ئاخۆ هیچ ڕێککەوتنێکەیە لەسەر شێوازی هەڵبژاردن و چوارچەوەی هەماهەنگی هیچ کەسێکی دەستیشان کردووە بۆ ئەوەی لە داهاتوودا ببێ بە سەرۆکوەزیران. ئێمە لەو بڕوایدان کە قسەکردن لەسەر ئەم بابەتە تا ئێستا هێشتا زووە. جارێ پێویستە چاوەڕێی هەڵبژاردنەکان بکەین، بزانین ئەنجامەکان چۆن دەبێت، بزانین پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت و هەروەها دەبینین لە هەڵبژاردنەکانی ڕابردووشمان بینی کە چەندین گۆڕانکاری لەو پرۆسانەدا ئەنجام دران بۆ ئەوەی ئێمە دڵنیا ببینەوە لە دەستیشانکردنی ئەو حکوومەتە یاخود ئەو سەرۆکوەزیرانەی کە لە داهاتوودا ئەو وڵاتە بەڕێوە دەبن پێویستە جارێ چاوەڕێ بکەین ئاخۆ چی دەگوزارێت و چی ڕوودەدات. باشە دکتۆر، باز لە ئامادەکردنی ڕژنووسێکەکرێ بۆ سنووردارکردنی ماوەی سەرۆکوەزیران تەنیا بۆ یەک خۆن. چی لەو بارەیەوە هەیە؟ ئەمە هەوڵی بۆ دراوە ئەکرێت؟ واتە هەموو ئەم بابەتانە و ئەو قسانە ناوەردن و ناواقعین وەک ئێمە بەشێکین لە چوارچەوەی هەماهەنگی و ئەو یاسایی کە هەیە هەموو کاندیدەکان لێی ئاگادارن و بە گوێرەی پلان بەڕێوە دەچێت، هەموو لایەنەکان تێیدا بەشدارن، دەزانن شتێکی وە ئەگەر هەبێت هەروەها یەکەم خاڵ کە گرنگترین یانە هەندێک کتلە و لیستی سیاسی هەن، قەوارەی سیاسیان کە ئێستا خەریکی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن، بەڵام ئەو بابەتە جەنابەت باسی دەکەیت تا ئێستا هیچ قسەیەکی یەکلاکەرەوە باس نەکراوە، هەروەها باسی ئەوەش نەکراوە کە ئاخۆ سەرۆکوەزیران یەک ویلایەت بەشدار دەبێت یاخود مافی زیاتر لە ویلایەتێکی هەیە بۆ بەڕێوەبردننی وڵات. بەڵام ئەوەی کە ئەو شتەی کە هەیە تەنها دەنگۆیەکە لەبارەی ئەوەی کە دەکرێت هەنگاوێکی لەو شێوەیە لە ناو پەرلەمان بنرێت بۆ ئەوەی شێواز و میکانیزمی هەڵبژاردنەکانی داهاتوو دیاری بکرێت و لە ڕۆژانی هەڵبژاردن داهاتووشدا شێواز و نەخشەسازی هەڵبژاردننی داهاتوومان بۆ ئاشکرا و ڕوونتر دەبێتەوە. ئێستا زووە باسی ئەو بابەتانە بکەین. زۆر باشە، بۆچی لایەنە شیعەکان لەسەر پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ناکۆکن؟ هیچ ناکۆکیەک نییە لەلایەن چوارچەوەی هەماهەنگیە یاخود لەلایەن شیعەکانیشەوە. باشە، کەسێک مادەم ناکۆکی نییە کەسێک دەستنیشان کراوە دکتۆر بۆ پۆستە؟ واتە دیاریکردن و دەستنیشانکردنی ناوەکان بۆ لە ئێستادا هیچ شتێکی واقعی نییە، چونکە هیچ ناوێک دەستنیشان نەکراوە. چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت جوانترین نمونە پێشکەش بکات بۆ تا ئێستا یەکلایی نەبووەتەوە لە ناو چوارچەوەی هەماهەنگی ئاخۆ کێ سەرۆکوەزیران دەبێت. بەڵام لە چوارچەوەی هەماهەنگیدا ئەو چوارچەوەیە کە دیاری کراوە بۆ کەسێک کە ببیتە سەرۆکوەزیران و لە ناو چوارچەوەی هەماهەنگیشدا بێت پێویستە چەند تایبەتمەندیەکی سەرەکی تێیدا هەبن، کەسێکی شیاو بیت بۆ ئەو شوێنەی کە بەرپرسیارەتەکەی پێڕەدەست پێدرێت. باشە دکتۆر، باز لەوە کرێت سوودانی هەوڵی بەدەستهێنانەوەی پۆستی سەرۆکوەزیران دەدات. هیچ ئاڵنگارێک لە بەردەمیا هەیە؟ هیچ تێبینیەک هەیە لەلایەن چوارچێوە هەماهەنگیەوە
بۆ سوودانی بۆ جارێک تر بێتەوە سەرۆکوەزیرانی عێراق؟ واتە بەڕێز محەممەد شیع سوودانی وەک بینیمان سەرکەوتو بوو لە زۆرێک لە دۆسیەکان لە ناو چوارچەوەی هەماهەنگیش کەسێکی خۆشەویستە و ڕەتکراوە نیە لە ڕاستیدا کاندیدا ئەویش لەوانەیە کەسێک بێت بکەوێتە ڕکابەریەوە بۆ ئەو بەدەستهێنانی ئەو پۆستە ئەو هەمووشمان کارەکانی بەڕێز محەممەد شیع سوودانیمان بینیم کەسێکی تا ڕادەیەک باش بوو و لەوانەیە بەڵام هەندێک گۆڕانکاری نوێ بێنە پێشەوە لە ئایندەدا من بەستنا. باشە دکتۆر هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق کاریگەری و فشاری دەرەکی لەسەر بێیان پرسێکی تاو ناوخۆییە ئەمە لە ناوخۆی ئایتر هەڵەبژێرێ و چارەسەر بێ و سەرۆکوەزیران داهاتێ. واتە ئێمە باسی ئەوە دەکەین ئەمە باسی گرنگی ئەوە دەکەین کە کەسێکی نیشتمانی بێت و پێویستە چەند پسپۆڕێتی و تایبەتمەندی جیاوازی تێدا بێت بەڵێ هەندێک دەوڵەت هەوڵ دەدەن کە دەست بخەنە ناو کاروباری ناوخۆی وڵاتەوە و دەیانەوێ هەژمون و هەیمەنەتی خۆیان بەسەر وڵاتدا بسەپێرن لە ڕێگەی چەند حزبێکەوە هەروەها هەندێک ناکۆکی لە بەلاش هەیە لە ناوخۆی عێراقدا بەڵام لە ڕاستیدا ئێمە لە چوارچێوەی هەماهەنگی هەروەها لە هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگە بەو شتە نادەین کە لە ژێر کاریگەری وڵاتێکی دیکە یاخۆ دەستێکی دیکەی دەرەکی لە دەرەوەی سنوورەکانی عێراق دەست بخەنە ناو کاروباری سیاسی وڵاتەوە ڕاستە هەوڵێکی شتە دەرەوە هەیە بەڵام ئێمە ڕەتی دەکەینەوە. بەڕێز دکتۆر مەیسەر شەمەری ئەندامی دەستی گشتی ڕەوتی حکومەت سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.